لە وەرزش جەنگیەکاندا مارشل ئارتس فنون قیتالیە وەکو کاراتی وەکو کۆنگفۆ وەکو تایکواندۆ وەکو جۆرەکانی دیکە ئەم وەرزشانە کۆمەڵێک بەشیان تێدایە وەکو کاتاکان لە کاراتێدا وەکو پومسای لە تایکواندۆ یان لە وەرزشەکانی دیکەدا هەمان شت هەیە دەبینیت وەرزشوان تەنانەت لە سەرەتاوە کە دەست پێ دەکات بەنێو کۆمەڵێک چالاکی و کرداردا دەڕوات کە هەردەبێت دووبارەیان بکات و هەردەبێت بەردەوام لە سەریان بێت بەبێ ئەوەی پێوەی دیار بێ ڕاستەوخۆ ئەمە چ سوودێکی هەیە. زۆر جار هەیە ئەمە بیرم دێ کاتی خۆی کە کیکبۆکسین و کۆنفۆم دەکرد کۆمەڵێک کردار هەبوو کۆمەڵێک جوڵە هەبوو کە دەبوایە هەمیشە بیکەین هەمیشە دووبارەکەینەوە ئێمە دەمانگوت کە تازە بووین هێشتانەمان دەزانین دەمانگوت باشە ئەمە چ سوودێکی هەیە خۆ ئێمە لە شەڕدا ئەم جۆرە بەکار ناهێنین خۆمە ناوەسنی شوێنی خۆماندا و هەر بۆکز لێ بدەین و هەر هەمانشە دووبارە بکەینەوە لە سەرێک بەبێ ئەوی بزانین چی سوودێکی بۆمان هەیە لی تێنەدەگەیشتین بەڕاستی نەمان دەزانین بۆچی ئەم جوڵانە دووبارە دەکەینەوە. بەڵام ڕاستی ئامانجیری دووبارەکردنەوەی ئەم جوڵانە بۆ چالاکردنی کۆمەڵێک لایەنی جەستەی مرۆڤە ینی مەرج نییە تۆ ئەم جوڵانە ڕاستەوخۆ بەرهەمێکی دیارکراوی هەبێت بۆ نمونە ڕاستەوخۆ لە خۆپارێزیدا یا لە شەڕکردندا بەکاری بهێنی